سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیان یاوکارم لە خزمەتێوە عەزیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. ئەشکەنجە و ئازاری کۆڵبەران لەلایەن پاسەوانانی سنووری عێراق. بانگەوازی خانە نشینکراوانی کرماشان بۆ کۆبوونەوە لە بەردەم وستانداری. دۆخی خراپی تەندروستی عوسمان ئیسماعیلی لە زیندانی سەقز. خۆپێشاندانی خەڵکی زاخۆ دژ بە هێرشەکانی سپای پاسداران بۆ سەر هەرێمی کوردستان. خۆپێشاندانی کوردانی سوئیس دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە گەتساران. وا لە سێ دارەدانەی 5 بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان و ڕەشت. درێژەی هەواڵەکان. ئەشکەنجە و ئازاری کۆڵبەران لەلایەن پاسەوانانی سنووری عێراق. ڕۆژی شەممە 30 بەفرەمبەر کۆمەڵی کۆڵبەری خەڵکی جوانڕۆ لە سەرحەدی بیارە لەلایەن پاسەوانانی سنووری عێراقەوە بێڕەزیان پێکرا و مۆبایلەکانیان زەوت کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز پاسەوانانی سنووری عێراق 8 کۆڵبەریان بە ناوەکانی مۆبین، پەیام دەهۆن تەمەن 16 ساڵ، سەرکەوت شێرزاد تەمەن 19 ساڵ، شۆڕژ نەسروڵڵاهی تەمەن 16 ساڵ، ئارەش تاپ تەمەن 23 ساڵ، سەبور معروفی تەمەن 17 ساڵ، جەماڵ سولەیمانی و ڕەبین تاڵبانی تەمەن 16 ساڵ بە لێدان دەست بەسەر و دواتر سەریانیان تاشیوە. پاژە و بێڕێزیە هێزە عێراقیەکان دەستیان بەسەر مۆبایلی کۆڵبەران داگرتووە. جێگای ئاماژەیە کە کۆڵبەرێکی دیکە بە ناوی فەرید پورسام خەڵکی کانی دیناری مەریوان کە بە دوواداچوونی بۆ چارەنووسی ئەو 8 کۆڵبەرە کردووە لەلایەن هێزە سنووریەکانی عێراقەوە ئەشکەنجە و ئازار دراوە و بە زەحمەت توانیویە خۆی ڕزگار بکات. کۆبوونەوەی کرێکاران و کارمەندانی ئیدارەی ڕێگە و شارسازی ئیلام. ڕۆژی یەکشەمەیەکی ڕەبەندان کرێکاران و کارمەندانی ئیدارەی ڕێگە و شارسازی پارێزگای ئیلام لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکاران و کارمەندانی ئیدارەی ڕێگە و شارسازی پارێزگای ئیلام خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی، گۆڕانی گرێبەستی و دۆخی پیشەیی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و چاکسازی لە بواری ژیان و مەعیشەتیان بوون. بانگەوازی خانە نشینکراوانی کرماشان بۆ کۆبوونەوە لە بەردەم ئوستانداری. ڕۆژی یەکشەمەیەکی ڕێبەندانی 1402 هەتاوی شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی خانە نشینکراوانی کرماشان لە ڕاگەیەندنێکدا داوای لە تەواوی خانە نشینکراوانی تامین اجتماعی، مخابرات، کشوەری، لەشکەری و بەشەکانی دیکەی کۆمەڵگا کرد تاکو ڕۆژی سێشەمە لە بەردەم وەستانداری کۆ ببنەوە. لەو ڕاگەیەندنەدا هاتووە کاژمێر دەی بەیانی سێشەمە یەکڕێز و یەکگرتوو دەنگی مافخوازیمان بەسەر بەرپرسانی بێخەم و سەرمایەداردا بەرز دەکەینەوە. ماوەی 2 ساڵە لەسەر مافەڕەواکانمان ناڕەزایەتی دەرەبڕین، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان بە کێشە و گرفتەکانمان نەداوە. پێکەوە بەهێزترین و جگەل لە شەقام هیچ ڕێگەیەکمان بۆ گەیشتن بە مافەکانمان نییە. شایانی باسەکە خانە نشینکراوانی ئێران خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری بەکردەوە دەراتنی گەڵاڵەی یەکسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانیان بوو. بەڕێوەچوونی مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ئاکار یاسمی لە ئیلام. ڕۆژی یەکشەمەیەکی ڕەبەندان مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ئاکار یاسمی لە شۆڕژگێڕانی بزوتنەوەی ژینە بە بەشداری بەرینی خەڵک لە شارستانی ئەیوانی غەربی سەر بە پارێزگای ئیلام بەڕێوەچوو. ئاکار یاسمی لە دایکبووی ساڵی 74 هەتاوی لە شاری ئەیوانی غەرب ئەندازیاری عومران، چالاکی مەدەنی و فەرهەنگی، ڕاهێنەری زمانەکانی فەڕەنسە و ئینگلیسی بوو. ساڵی ڕابردوو وە لە سەردەمی شۆڕشی ژینە لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتەوە بانکێشت و بۆ ماوەیەک زیندانی کرا. ناوبرا و پاش ئازادی بەردەوام و لە ژێرگوشاری ناوەندە ئەمنیەتیەکاندا بوو. ڕۆژی 28 بەفرەمبەر 1401 هەتاوی کاتێک بە ئۆتۆمۆبیلی تایبەتی خۆی بەرەو کرماشان بەڕێکەوتبوو لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە لە سێناریۆیەکی دروستکراودا کوژرا. دۆخی خراپی تەندروستی عوسمان ئیسماعیلی لە زیندانی سەقز. کۆمیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی ڕۆژی یەکشەمەیەکی ڕێبەندان لە ڕاگەیاندنی ژمارە 9 خۆیدا سەبارەت بە دۆخی تەندروستی عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری خۆشناوی سەقز هۆشداری بە بەرپرسانی قەزای ڕژیمدا.
لە بەشێکی ئەو ڕاگەیەنەدا هاتووە لە بەڕواری سەی بەفرانباری ئەم ساڵ باری تەندروستی عوسمان ئیسماعیلی تێکچوو و ڕەوانەی نەخۆشخانە کرا. بێڕای دووپاتکردنەوەی پزیشکان بۆ بەستەریکردنی ئەو چالاکە کرێکاریە و ئەنجامدانی نەشتەرگەری سەرکوتگەرانی ڕژیم ناوبراویان گەڕاندەوە زیندان. ئێستاش سەرەڕای بڕیاری پزیشک بەرپرسانی زیندانی سەقز لە گواستنەوەی ئەو چالاکە کرێکاریە بۆ نەخۆشخانە خۆ دەبوێرن و بەو شێوەیە گیانی عوسمان ئیسماعیلیان خستوەتە مەترسیەوە. عوسمان ئیسماعیلی نەخۆشی فەتق هەناسەتەنگی و ڕۆماتیزمیەیە و ئەبێ بە زووترین کات ڕاگوێزی نەخۆشخانە بکرێت. دۆخی خراپی بێداشتی زیندان مەترسی لەسەر ژیانی و بەندکراوە ساز دەکات و نەخۆشیەکانی پەرە دەسێنێت. گواستنەوەی فەرهاد سەلیمی بۆ بەندی تاکە کەسی زیندانی قزل حەسار. ڕۆژی یەکشەمەیەکی ڕێبەندان فەرهاد سەلیمی بەندکراوی بیرمەندی خەڵکی سەقز پاش 14 ساڵ زیندان بە مەبەستی جێبەجێکرانی سزای ئیعدام ڕەوانەی بەندی تاکە کەسی زیندانی قزل حەساری کەرەج کرا. فەرهاد سەلیمی هاوڕێ لەگەڵ 6 بەندکراوی دیکە بە ناوەکانی داود عەبدوڵڵاهی، ئەیوب کەریمی، ئەنوەر خزری، خسرەو بەشارەت، کامران شێخە و قاسم ئابەستە مانگی ڕەشەمەی ساڵی 94 هەتاوی لەلایەن لقی 28 دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتەکانی ئەفسادی فیلارز تێکدانی ئەمنیەتی نەتەوەیی تەبلیغ دژی نظام و هاوکاری لەگەڵ گروپە تونداژۆ مەسەبیەکان بە ئیعدام مەحکوم کرا. لە مانگی خەزاڵوەری ئەم ساڵەوە 3 بەندکراوی ئەو دۆسیەیە بە ناوەکانی قاسم ئابەستە، ئەیوب کەریمی و داود عەبدوڵڵاهی لە سێدارە دراون. سەپاندنی سزای 6 مانگ زیندان بەسەر یەدوڵڵا شاکری لە دێولان. لە ڕۆژانی ڕابردوودا یەدوڵڵا شاکری هاوڵاتی خەڵکی دێولان لەلایەن لە قی 102 دادگای تاوانەکانی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی محەممەد ڕۆستەمی ئەحقار بە تۆمەتی تەبلیغ دژی نظام سزای 6 مانگ زیندانی بەسەردا سەپێنراوە. یەدوڵڵا شاکری 5 ساڵەوە بەربەهۆی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر و بۆ ماوەیەک لەژێر ئەشکەنجە و لێپرسینەوەدا بوو. بە پێزانیاریەکان دەستگای قەزایی پێشتر چاکبوون لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی لە شاکر قەدەغە کردبوو، بەڵام ئەو هاوڵاتیە درێژەی بە چالاکیەکانیدا تاکو دادگا سزای 6 مانگ زیندانی بەسەردا سەپاند. خۆپیشاندانی خەڵکی زاخۆ دژ بە هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر هەرێمی کوردستان. ڕۆژی یەکشەمەیەکی ڕێبەندان هەزاران دانیشتووی شاری زاخۆ دژ بە هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر هەرێمی کوردستان خۆپیشاندانیان کرد. شەوی دووشەمە 25 بەفرانبار سوپای پاسداران لە ڕێگەی موشک و درۆنەوە ماڵی بازرگانی ناسراوی کورد پێشڕەو دزەییان لە دەوروبەری هەولێر کرد ئامانج. لە ئەنجامی ئەو هێرشەدا 5 کەس گیانیان لەدەستدا و چەند کەسی دیکەش بریندار بوون. پاش ئەو ڕووداوە باڵێزی کۆماری ئیسلامی لە بەغدا بانکێش کرا و دەوڵەتی عێراق سکاڵای لە دژی کۆماری ئیسلامی لە شۆڕای ئەمنیەت تۆمار کرد. هەروەها لە شارەکانی هەولێر، دهۆک و زاخۆ هەزاران کەس ڕژانە سەر شەخام و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی لە ئاستجینایەتەکانی کۆماری ئیسلامی بوو. خۆپیشاندانی کوردانی سوئیس دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا. ڕۆژی یەکشەمەیەکی ڕێبەندان کوردانی دانیشتووی وڵاتی سوئیس هاوکات لەگەڵ ساڕۆژی داگیرکردنی عەفرین لەلایەن دەوڵەتی تورکیاوە ڕژانە سەر شەقام و دژ بە فاشیزمی تورک دروژمیان بەرز کردەوە. ڕۆژی 20 ژانویە ساڵی 2018 زاینی ئەرتەشی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە لە چەند لاوێرشیان کردە سەر شاری عەفرین و ئەو شارەیان پاش بەرخۆردانی بێوێنەی شەڕبانان داگیر کرد. بەهۆی داگیرکردنی عەفرین هەزاران کەس ئاوارەی ناوچەکانی دیکە بوون، بە سەدان کەس گیانیان لەدەستدا و دەیان ژن و کچی کورد دەست بەسەر و دەست درێژی کرا سەریان. هاوکات لەگەڵ ساڕۆژیە و جەنایەتە دانیشتوانی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا خۆپێشاندانیان کرد و لە وڵاتانی ئەوروپاییش کوردانی تاراوگا جەنایەتەکانی دەوڵەتی تورکیایان بە توندی شەرمەزار کرد. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالسی شاغڵ لە گەچساران. کۆمەڵێک لە کرێکارانی ئەرکانسالسی شاغڵ لە پرۆژەکانی نەوت و گازی گەچساران ڕۆژی یەکشەمەیەکی ڕێبەندان لە بەردەم دەفتەری شیرکەت کۆبوونەوە. کرێکارانی ئەرکانسالس خوازیاری چوونە سەرەوەی ئاسیاق دەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئەمنیەتی پیشەیی، وەلانانی جیاوازی لە نێوان کرێکاران، پێدانی نەوتکارت و بۆنی کرێکاری، هەروەها دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بوون. ناڕەزایەتی خانەنشینکراوانی سەناتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەمەیەکی ڕێبەندان خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی تاران، قایمشار و دامغان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە.
خانەنشین کراوانی فولاد خوازیاری چوونە سەرەوەی ئاسیاق دەست ئازایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی چاکسازی لە بواری ژیان و معیشت هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنەوەی سندوقەکانی خانەنشینی و گەڕانەوەی سەربەخۆیی بە سندوقی خانەنشی کرێکارانی سەنعەتی فولاد بوون. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان و ڕەشت. لە ڕۆژانی ڕابردوودا 3 بەندکراو لە زیندانەکانی دەستگردی ئیسفەهان و 2 بەندکراو لە زیندانی لاکانی ڕەشت لە سێدارە دراون. بە پێی راپۆرتەکان بەیانی شەممەسی بەفرامبار حکمی ئەعدامی 3 بەندکراو بەناوەکانی نووری زەمانی تەمەن 32 ساڵ و خەڵکی لاهیجان، فەتحوڵڵا جەورکەش تەمەن 30 ساڵ و خەڵکی ئیسفەهان و حسێن عەلی کوتاهی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی دەستگردی ئیسفەهان جێبەجێکرا. هەروەها ڕۆژی پێنجشەمە 28 بەفرامبار 2 بەندکراو بەناوەکانی ئیسلاح ئەڵڵابەخش تەمەن 36 ساڵ و خەڵکی ئەفغانستان، هەروەها حەمید عەبادی نژاد خەڵکی ڕەشت بە هەمان تۆمەت لە زیندانی لاکان لە سێدارە درا. و دوایین هەواڵ سەبارەتە بە ڕێپێوانی ژنانی بەلوچ لە پاکستان. ڕۆژی یەکشەمەیەکی بەفرامبار ژنانی بەلوچ لە پاکستان لە ڕێپێوانێکی گەورەدا هێرشەکانی سوپای پاسداران و ئەرتەشی پاکستانیان بۆ سەر خەڵکی بەلوچ بە توندی مەحکوم کرد. ڕۆژی 26 بەفرامباری ئەم ساڵ سوپای پاسداران پاش هێرشە موشکیەکانی بۆ سەر هەرێمی کوردستان ناوچەی پەنجگوری لە پاکستان بردومان کرد و بەهۆیەوە 2 منداڵگیانیان لە دەستدا و 5 کەسی دیکەش بریندار بوون. لە وەڵامی هێرشەکانی سوپا ئەرتەشی پاکستان دەوروبەری شارستانی سەراوانی موشکباران کرد و لە ئاکامی و هێرشەدا 4 منداڵ و 2 ژن و پیاوێک گیانیان لە دەستدا و 5 کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی یەکشەمە هەزاران ژنەی بەلوچ لە پاکستان دژ بە کۆمەڵکوشکردنی خەڵکی بەلوچ لەلایەن هەردوو دەوڵەتی ئێران و پاکستان خۆپیشاندانیان کرد و ئەو ڕووداوەیان بە هاوکاری دوو دەوڵەت و ژێنۆسایدی خەڵکی بەلوچ وەسف کرد. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. ئەرشاد و کامەران.